ساوتان لە بەعیزان من ڕێبینم لە پرۆگرامێکی تری ساڕژدا لەگەڵەوەی خۆشەویستە بەردەوام بن لەم پرۆگرامی ساڕژدا باسی نەخۆشی شێرپەنجەکەین. ئەمڕۆ ئێمە لە نەخۆشخانەی گرێ شێرپەنجەکانی شاری کەرکوچین. لەم نەخۆشخانەیە ڕۆژانە بەردەوام نەخۆشانی شێرپەنجە بینن. شتێکەیە لە شێرپەنجە ئێمەش کاتێک کە باسی شێرپەنجەکەین هەمیشە بیرمان بۆ مردنەڕەوە باشە، بەڵام ئەو ڕستە سەرەکیەی کە هەمیشە ئەو تێ شێرپەنجە یەکسان نییە بمردن. بۆیە هەمیشە ئەوانەی کە بەشێکی زۆر ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە چاکە بنەوە، کەواتە ئەمە هۆکارێک نییە تەنها بۆ ینی شێرپەنجە هۆکارێک نییە بۆ مردن، بەڵکو هەر وەکو نەخۆشیێکی ترە. لەم پرۆگرامی ساڕژدا باسی کۆمەڵێک بابەتی گرنگەکەین لە شێرپەنجەی مەمکە، ئەو نەخۆشیە ئەو کەیسەی ئەو حاڵەتەی کە بۆچی ئەوەندە بڵاوە لە جیهانە. باسی ئەوەکەین کە نیشانە سەرەتاییەکانی نەخۆشیەکە چییە، هەروەها گرنگی پێشوەختە پشکنینی پێشوەختە بۆ نەخۆشیەکە بۆچی گرنگە. هەمیشە پزیشکان باسی ئەوەکەن کە ئەگەر بێت و ئێمە لە گرێ شێرپەنجەکانی مەمکە پشکنینی پێشوەختە بکرێت، زوو دەستنیشان بکرێت لە قۆناغی یەکەما بێ، ئەوە بەشێکی ئاسان دەستنیشانەکرێت و چارەسەر شەبێ. هەروەها پرسیارێکی باو هەیە سەبارەت بوو حاڵەتی گرێ شێرپەنجەکانی مەمک ئەڵێن کە ئەوانەی کە شیری سروشتێدەن باشترن و تووشش نابن. هەروەها ئەو خانمانەی کە کەسانێک هەیە کە تووشی حاڵەتێک بوونە کە بۆ نەدایکیان خوشکی دایکیان یاخود لە خێزانەکەیان ئەو حاڵەتە هەیە، ئەمانەت چۆن ئاگایان لە خۆیان بێت، چۆن پشکنینە پێشوەختەکانیان بکەن. هەروەها ئەو پرسیارە باوەی کە ئایا شێرپەنجەی مەمک لە پیاوان شەڕۆدا یاخود تەنها لە خانمانە ڕۆدا، ئەو پرسیارەش وەڵام بدەینەوە. هەروەها کۆمەڵێک پرسیاری باوترەکەی سەبارەت بەوەی کە ئێمە چۆن گرێ شێرپەنجەکانی مەمک بناسینەوە، ئایا هەموو گرەیەک لە مەمکە کە دروستە بێ گرێ شێرپەنجەیە یاخود هەندێکجا حاڵەتێکی ئاساییە یاخود تەنها ئیلتیاباتێکە تەنها شتێکە. جا ئەمڕۆ ئێمە لە بەرنامەی ساڕێژە هەوڵە دەین کە وەڵامی تەندروستی گرنگی ئێوە بدەینەوە، ئەو ئەو وەڵامانە بدەینەوە کە ئێوە پێتان شەرمە بۆ نمونە. باشە بۆ نە کۆمەڵێک پرسیار هەیە کە ئێوە بەردەوامەیکەن و وەڵامەکەشتان دەست ناکەوێت، ئێمە هەوڵە دەین ئەمڕۆ وەڵامی ئەو پرسیارانەتان بدەینەوە، لەگەڵمان بەردەوام بن، بەرنامێکی هەستەکەم زۆر باشە بێت. سپاس بۆیەوە. دووبارە ستاوتان لەبێ عزیزان، وەکو لە پێشنجی بەرنامەکەشتا باسی بابەتەکانمان کرد. لەم بەشەیاندا باسی کۆمەڵێک پرسیاری باوەکەین سەبارەت بە شێرپەنجەی مەمک، سەبارەت بەوەی کە یەک پرسیارێکی زۆر گرنگە سەبارەت بەوە میشاڵن ئایا پیاوان لەشوەک و خانمان توی شێرپەنجەی مەمکە بن، و باسی ئەوەکەین بزانین خودی نەخۆشی شێرپەنجەی مەمک چییە و بۆچی ئەو نەخۆشی ئەوەندە لەسەر ئاستی جیهانە بڵاو. بە خۆشحاڵیەوە لەم بەشەیاندا دکتۆر نیاز ئەحمەدمان لەگەڵە کە بەڕێزیان لێپرسرا و بەڕێوەبەری نەخۆشخانەی گرێ شێرپەنجەکانی کەرکووکن، هەروە پسپۆری نەخۆشیەکانی خوێن و گرێ شێرپەنجەکانشن. سڵاو دکتۆر جان. سڵاو لە جەنابتان، زۆر بەخێر بێن ئەمڕۆ لە نەخۆشخانەی شێرپەنجەی شاری کەرکووک. بەڵێ دکتۆر جان، با سەرتا لەوە دەست پێ بکەین. ئێستا زانین کە وەرزی گەرمایە، پلەکانی گەرما زۆر بەرز بۆتەوە. ئەم گەرمایە تا چەندێک کاریگەری لەسەر نەخۆشانی شێرپەنجەیە، بەتایبەت ئەوانەی کە لە ئێستای کە چارەسەری کیمیایی ژوورێک بن. بەڵێ بە شێوەیەکی گشتی گەرما کاریگەریشی زۆر گەوری هەیە لەسەر سەحەتی مرۆڤ، کەوا کاتێکە بەشێکی زۆر لە ئەو ئاوە کە لە جاری لە جستەی دەرەچێت ممکنە تووشی زۆر کێشەی تەندروستی بکات. ئەگەر بینە بە شێوەیەکی خاصێری نەخۆشی شێرپەنجە بکەین کە عیلاجی کیمیایی وەرەگرێت و بۆچیلەکانی و جگەری لە ژێر فشاری ئەم عیلاجە کیمیاویانن، بە تاکیدی پێویستی بە ئەوە هەیە کە ئاو زۆر بخواتەوە کە دوور بێت لە پلەی زۆری گەرما. تاسیرێکی نەگەتیفی هەیە، تاسیرێکی خراپی هەیە لەسەر تەندروستی نەخۆشی شێرپەنجەی کە لەسەر عیلاجی کیمیاویان عیلاجی بایۆلۆجیە. ئامۆژگاریمان بۆوان ئەبێ خۆیان پارێزن لە پلەیش گەرمای زۆر، دەرنەستن دەرەوە لە ڕۆژانی کە زۆر گەرمە، یان لەو کاتانەی کە بابلین کاتی لە بینی نیۆڕۆ و عەسر کە پلەی گەرما ئەگاتە ئاستێکی بەرز، ئاوی زۆر بخۆنەوە، باوەی لە شەیان دایمەن کە بتوانێت معامەڵەکە دەگەڵ ئەو تۆکسینانە ئەو ژاراویەی ئەو ماوەدە ژارانە کە دەرەچێت لە عیلاجە کیمیاویەکەیان باوەی لە جستەیان دەرچێت و بێزەرەر بن لە ئەو بابەت. باشە دکتۆر، باسی شێرپەنجەی مەمک بکەین. ئەگە پێم بڵێ شێرپەنجەی مەمک خۆی چییە و بۆچی لەسەر ئاستی جیهانە بەو شێوە زۆرە بەربڵاو؟ مۆزوعی بابلین بۆچی ئەوە یعنی ئەبێ بڵێ یەک هۆکار نییە.
شێرپەنجی مەمەک بەربڵاوە لە سەر ئاستی جیهان لە سەر ئاستی عێراق لە سەر ئاستی کەرکووک ئێمە کە بەشێکی لە بابرین لە جیهانایە هۆکارەکانی چونکە شێرپەنجە نەخۆشیێکی گۆزراوە نییە ناتوانانی بگەڕێنی تۆ بۆ ڤایرۆسێک یان بۆ بەکتریایەک یان بۆ شتێکی دیاری کراو زۆر تەفسیر هەیە بۆ مەسەن بۆ نمونە هۆکار هەیە نەکو تەفسیر کە بەشێکی لە شێرپەنجی مەمەک ئەگەڕێتەوە کە جینیە یان کە وراسیە کە عایلیە ئەوە ئەگەڕێتەوە بۆ خەلێکی جینی سەرەکەی ناو عایلە هەیە کە زیاتر لە کچێک لە ناو عیلەکەی تووشە بێت دایکیان توش بووە دوو خوشک توش بوونەوە هاکەزە هۆکاری تر هەیە فاکتەرە کە مساعدە کە زیادبوون بە توشبوون بە شێرپەنجە بکات یەکێک لەوانە زیادبوونی کێشە کە چەندێک چوری لە گیانی ئافرە ئەو خانمەیە کۆ بێتەوە ئەوەنە زیاتر ئەوەم ئەبێتە هورمۆن بۆ ئایندا ئەبێتە خواردنێک بۆ یەکە شێرپەنجەکان خواردن بە تایبەتی خواردنی ناتەندروست ئەمانە هەمووی هۆکارە ئەگەڕێتەوە هۆکارەکانی ترشی هۆکاری ژنگە و پیسبوونی ژنگە ئەمانە هەمووی وا ئەکات کە شێرپەنجە بە شێوەیەکی گشتی بەرز بێتەوە لە جیهانایە بەس شەوک و شێرپەنجەی مەمەکی ئافرەت ئەوە ڕقەمیەکە لە هەموو جیهانایە بۆچی ڕقەمیەکە ئەوە ئەسبابەکانی با بڵێن تاکوستە معلوم نییە لەبەر ئەوەی ڕەنگە هۆکارەکان زیاتر بێت بۆ ئافرەتان بۆ خانمان زۆر باشە دیتر پێم بڵێ قۆناغەکانی شێرپەنجەی مەمەک چۆن دیارێکری هەروە چەند قۆناغمان هەیە ئێمە بۆ نمە کەسێک کە دەگرێک شێرپەنجەیی هەیە سەرەتا قۆناغی 1 و 2 3 بۆ شەوەیە بەڵێ قۆناغەکانی هەموو شێرپەنجەکان بە شێوەیەکی گشتی 4 قۆناغا طبعاً شێرپەنجە خۆی تەستیف نەکردووە بە قۆناغەکان هەڵبەتە پزیشک و طب و مدیسن ئێمە بۆ کار ئاسانی و بۆ باوەی بە باشترین شێوە عیلاج بکرێت چونکە هەرتۆ کە قۆناغێکت دانا و قۆناغ عیلاجی ئەم قۆناغا شێوەیەکە و قۆناغێکی تر عیلاجەکەی شێوەیەکی ترە ئەمە کە پزیشک دکتۆرەکان ئەم قۆناغایان داناوە بۆ ئاسانکاری عیلاجی نەخۆشەکە بە شێوەیەکی گشتی هەموو شێرپەنجەکان بریتین لە 4 قۆناغی یەک کە سەرەتایە ئێمە دایمەن بۆیە ئەلین پشکنین و هاوە یان با بڵین دەنگمان بەرزەکەینەوە لە هەموو کۆڕ و چالاکیەکانمان لەسەر پشکینی پێشوەخت ئەمانەوێ ئەگەر بێت و شێرپەنجە ڕوویدا لە قۆناغێکی سەرەتا کە قۆناغی یەکە بیبینین ئەگەر نا ئەچێتە قۆناغی دوو ئەمە بە پێشکەوتنی گرێکە ئەو گرێ شێرپەنجەی کە توش بووە نەخۆشەکە لەگەڵ چەندێک بڵاو بۆتەوە بۆ گرێ لەمفاویەکانی بگاتە گرێ لەمفاویەکانی ڕەنگە بیکاتە قۆناغی دوو ئەگەر زیاتر بڵاوی پێ بدات ئەچێتە قۆناغی سێ قۆناغی سێ قۆناغێکی مشتەرەکە لە بینی قۆناغە سەرەتایەکان لەگەڵ قۆناغی 4 کە پێی ئەوتێ قۆناغێکی پێشکەوتوو کە بڵاو بووەتەوە تەشەنەی کردووە ڕۆشتۆ بۆ ئۆرگانەکانی تر ئەگەر بێت و بۆ جگەر بێیان بۆ سی بێت یان بۆ ئێسکی بێت ئەوە نەخۆشیەکە بڵاو بووەتەوە ئەو کاتە تۆزێ مۆزوعەکە یان کەیسەکە ڕەنگە بە ئاسانی حەل نەکرێت تا دکتۆر باسی ئەوە بکە پشکنینی پێشوەختە بۆ خانمان بۆ گرێ شێرپەنجەی مەمەک تا چەندێک گرنگاروە لەم نەخۆشخانەیە کە ئێمە تیاین ئێوە بەڕێوەبەرین ئەو بەشتان هەیە کە خانمان بێن لە دەرەوە و پشکنینی خۆیان بکەن بەڵێ پشکنینی پێشوەخت بۆ شێرپەنجەی مەمەک بە تایبەتی تاکە شێرپەنجەیە کە نەتائیجی زۆر لەسەر ئاستی جیهانە کاریگەرە کاریگەری بەڵێ ئێمە بۆ نمونە ناتوانین پشکنینی پێشوەخت بکەین بۆ شێرپەنجەی با بڵێن مەعیدە و قۆڵۆن ئەکرێت بەس بەو ئاسانیە نییە بەس شێرپەنجەی مەمەک زۆر ئاسانە زۆر کاریگەرە ئەگەر بێت و ئەو خانمانە پشکنینی پێشوەختی بۆ بکەن پشکنی بۆ چونکە ئەتوانی تۆ گرێکە لە سەرەتا بدۆزیەوە بە تایبەتی ئۆرگانی مەمەک ئۆرگانێکە لە ژوورۆ نییە لە دەرەوەیە ینی بە ئاسانی لە بەرچاوە ئەو خانمە ئەتوانێت دوای سووری مانگانەی تاوا بێت لە بەردەم ئاوێنە سێری خۆی بکات دیقەتی ئەوە بدات گۆڕانکاریەکی نائاسایی ڕوویداوە لە سنگی بەلایەکە ڕۆشتووەی چونکە گرێ دروست بێت سێرەکەی بەلایەکە ئەڕوای یانگۆی مەمکی شێوەیەکی غێر تەبیعی هەیە نائاسایی هەیە گۆڕینی ڕەنگی گۆی مەمکی و ئەمانە کۆمەڵێ علاماتە کە ممکنە کە خۆی دیقەتی بدا دوای ئەوە ئەمە با بڵێن ئەمە
خاڵی یەکەمە. خاڵی دووەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو خانمە سەردانی نەخۆشخانەکان بکات و ئەو مەراکیزا و سەنتەرانەی کە تایبەتن بەم بابەتە. ئێمە لە ناو نەخۆشخانەی شێرپەنجەی شاری کەرکووک پێش چەند ساڵێک یەکێکمان کردەوە کە هەموو ئامێرەکانی تایە چی لە سۆنار چی لە مامۆگرام کە تایبەتە بە پشکنینی پێشوەختی شێرپەنجەی مەمک یان نەلێن شێرپەنجە گرێکان لوەکان مەرج نییە ئەو گرێ و ئەو لووە کە ڕوویداوە لە مەمکەکە شێرپەنجە بێت ممکنە لیفی بێ ممکنە پاشماوەی شیر بێت کە ئەو خانمە شیری داوە و تۆزێک ماوەتەوە لە سنگیا و با بڵێن وشک بووەتەوە بووەتە گرەیەک یان ئیلتیهابێکی بەسیتە لە مەمکی ئافرەتەکە ڕوویداوە بە زۆر بە ئاسایی زۆر بە ئاسانیش حەلەکرێت. بەڵام ئەلێرە خاڵێک هەیە دایمەن ئێمە کۆمەلگای ئێمە شتێک هەیە ئەلێ ترسم بڕۆم نەکو شتێ بێت ئەمە زۆر جۆمان لێ بێ زانی لەلایەن فحس ناکەم نەکو شتێکم وە دەرچێت ئەگەر خۆی شتێکە بێ خۆی هەر هەیە تۆ ئەنجاکو ئەگەر بڕۆیت لە سەرەتایە کەشف بکرێت ڕەنگە بەقەدەر ئینفلەوەنزەیەک ئاسان بێ حەلکردنی بە چۆن ئینفلۆنزای بسێت 4 ڕۆژ بە حەبی پاراستۆڵ و فلۆ ئاوتوانە تاوا بێت یان مبالەغە ناکەم زۆر بە بەسیتی هەلە بێت ناگاتە ئەوەی کە تۆ پێویستیت بە نەشتەگەری بێ من ببڕیتەوە ناگاتە عیلاجی کیمیاوی ناگاتە عیلاجی تیشک و کۆمەڵێک لە مەراحلی عیلاجی کە ئیزعاجە و کە مکلیفە ئەوانە نەجاتە بێت لەبەر ئەوە مەوزوعی ترس ئێمە مەوزوعی شەرمان حەل کرد بۆ خانمانی شاری کەرکووک کادرێکی سەتی ئافرەتانمانداناوە ئەگەر بێت و بڵێ من شەرمەکەم لە دکتۆری پیاو یان لە کارمەندی پیاو لەسەر مامۆگرام ئەوە هەر لێکەمەوە کادرێکی ئافرەتانمانداناوە فەحسی مامۆگرامەکەن لە دکتۆری سۆناری ئافرەتمان هەیە دکتۆری تایبەتی ئافرەتمان هەیە کە بۆ ئەم بابەتە تەرخانمان کردووە. بەڵێ دکتۆر کەس هەبووە بۆ نمونە هات بێت تەنها بۆ پشکنین بۆ پشکنینی پێشوەختە و نەیزانی بێ و ئێوە دەرچوو بێ بە پشکنینەکە کامە گرەیەکی هەیە بەڵێ داتاکان لە بەردەستمانایە کە چەندە پشکنینمان کردووە چەندێک گرێمان دۆزیەوەتەوە لە سنگی لاان لە مەمکی ئافرەتە کە شێرپەنجە نەبووە و چەندێک شێرپەنجە بووە. ئێمە لە خۆی مانگی ئۆکتۆبەر کە مانگی داکات مانگی جیهانیە بۆ پشکنینی پێشوەختی شێرپەنجەی مەمک بەس ئەم مانگە بەرز نییە تۆ لەم مانگای بێ ئەم مانگە مانگێکی جیهانیە گۆک لێ ڕەمزیەکی داوە باوەی خەڵک هاندەین بۆ پشکنین بەس ئێمە لە هەموو 12 مانگەکەی ساڵ ئەوە گرنگە تۆ خانمان بێن بۆ پشکنین یعنی بۆ تۆ بە شێوەیەکی دەوری پێویستی ئەو خانمە پێویستی بە پشکنین پێشوەختە مەرج نییە تۆ هەر هەموو کەرکووک بێت لە مانگی دەیە فەحس بکات. بەڵاستە زۆر جار هەیە ئەم پرسیارە بەڕاستی زۆر باوە لەلایەن خەڵک کەسێک خانمێک تووشی شێرپەنجەی مەمکە بێ بۆ خۆی شتێکی دروست کردو ئەڵێ من نەشتەرگەری ناکەم و لای نابم ئاوا باشترە ئەو شتە ئەو حاڵەتە پەیوەندی بە پزیشکەوەی بڕیارەدا یاخود لابردین و لانەبردننی پەیوەندی بە خودی حاڵەتەکەەوە ئەوە گەڕێنەوە بۆ خۆناغی شێرپەنجەکە یعنی هەڵبەت ئەمڕۆ تەوەجوهی جیهانی تازەی بەشی ئۆنکۆلۆجی کە با بڵێ کە پسپۆری پزیشکی لە شێرپەنجەیە لەگەڵ ئەوەیان نییە مەمکە ببڕیتەوە چونکە دوای ئەوەی کە تۆ چارەسەرت بە مەم بڕینەوە بارێکی سایکۆلۆجی ناخۆش تووشی و نەخۆشە دێت هەڵبەت زۆر کەیسەیە سێرەکەی جارێ ژیانی بابلین زەواجی نەکردووە تەسیراتێکی سایکۆلۆجی کۆمەڵایەتی لەسەر ئەو ئافرەتە ئەکەوێت بە تایبەتی ئەگەر تەمەنی یعنی بابلین بچووک بێت. ئێمە قەدر ئیمکان ئەگەر بێت و تاسیر نەکە لە نەتائیج و لە ئەنجامەکانی مستەقبەلی لەسەر ژیانی دەگەڵ ئەوەیان نین کە مۆزوعەکە چارەسەر بکرێت بە مەمە بڕینەوە ئێستا هەموو ئیمکانیەتێک هەیە کە نەخۆشیەکە چارەسەر بکرێت بێ مەمە بڕینەوە گرێەکە دەرەکرێت دەگەڵ گرێ لە پاوەکانی ژەرباڵ پاکەکرێتەوە بە پێی فەحسەکانی پێویستی بە چەند عیلاجی کیمیاوی بێ یان نابێ یان پێویستی بە عیلاجی هورمۆنی بێ یان پێویستی بە عیلاجی تیشکە بێت کە مۆزوعی تیشک لێرە ناو کەرکووک کە کێشێکی زۆر گەورەیە چونکە سەنتەری تیشکمان نەبووە کە سەنتەری ئێمە سەنتەرەکەمان بەس عیلاجی کیمیاوی بایۆلۆجی مەناعی و هورمۆنی و شتاناکە سەنتەری تیشکمان نەبووە بەس خۆشبەختانە بۆ کۆتایی ئەم ساڵ سەنتەری تیشکش
ئەکرێتەوە بە دوو جیهازی پێشکەوت و دوو جیهازی گەورەی تیشکردنا و شاری کەرکووک ئێستا لەم لەکەمە قساکەین فەریقە هەندەسیەکانمان و نەزبیەکەن لە سنتەرێکە تایبەت لە باشووری شاری کەرکووکە لای مەعهەد فەنیەکە ئەوەش تاوا بێت ئەمە کێشەی شێرپەنجە لە ناو کەرکووکە وەکو چارەسەرکردن تاوەتی پێویست ناکات کە خۆشمان بۆ هیچ شارێکی تر بڕیان بۆ دەرەوەی وڵات بۆ مەبەستی چارەسەرکردن ئەم خزمەتەوە ئەم مەراحلە ئیلاجیانەش هەمووی بێ بەرامبەر هەمووی حکومیە. زۆر باشە دکتۆر باسی ئەو حاڵەتت کرد بەڕاستی ئەمە پرسیاری ئەوە بکەم چکە بەهاتم بەر لە بەرنامەکە لە خوارەوەیکە پرسیاری ئەوەی کرد پێم بڵێ دکتۆر ئێمە لە شاری کەرکووک سنتەرێکی شێرپەنجە هەیە و زۆربەی دەرمانەکان بەردەسە بۆچی نەخۆشەکانی شاری کەرکووک زۆر جار ئەچنە دەرەوەی شاری کەرکووک ئەچنە شارەکانی تر هۆکاری ئەمە چییە تاوان وەگوتم ئە پرسیارە بۆ لە تۆ نیازەکەم چکە بەڕێوە بەری نەخۆشخانەی شێرپەنجە شاری کەرکووکە خۆی وەقعی وشەی شێرپەنجە وەقعی قورسە کە تۆ کە خەبەرێکە بیستی کە مەسم نەخۆشەکە ئێمە ملاحەزەم لە باری دەرونیەوە کە لێ کەسێکی خۆی یان خۆی یان کەسێکی تووشی شێرپەنجە بووە زۆر ئالۆز ئەبێ مێشکی ئەپەشوەکێت پەنا ئەبات بۆ بەعزار بۆ خەڵکێکی پسپۆر نییە کە نەسیحەتێکی باشی بدا بەعزار لە خۆیەوە تەسەڕوفەکات هەڵبەت زۆر جار ئەلێت من باوەی تەقسیری نەکەم یانێکوا ئەزانە ئەگەر پارە زۆر سەرف کات یعنی لە ڕووی نەفسیەوە هەستا کات کە شتێکی پێشکەش کردووە مەرج نییە ئەمڕۆ پارێکی زۆر سەرفکە نەتیجێکی باش بێنیت مەرج نییە یعنی زۆر جار خەڵک ڕۆشتونە بۆ هەندستان و بۆ ئێران و بۆ تورکیا هیچ ئیسفادەیان نەکردو یان ئیسفادەیان کردووە بەس ئەوەی کە ئەکرا مەسەن با بڵێن دەفتەریان دوو دەفتەر پارە دۆلاری سەرف کردووە سێرەکە لێرە بەبەلاش لە ژێر دەست بووە هەمان شتە بەس ئەو کە لەسەر باوکێتی یان لەسەر کەسێکی سەر دایکێتی ئەگەر دەفتەر دوو دەفتەر پارە سەرف هەستا کات لە ڕووی نەفسیەوە کە شتێکی پێشکەشی دایک و باوکی کردووە ئەمە هەمووی عیلاقەی هەیە بە باری تەندروست نەفسی ئەو کەسەوە بەس من سەختەکەمەوە تاکی دەکەمەوە بۆ نمونە ئەستا ئێمە لە ناو بەشی مختبەری سنتەرەکەمانە یعنی ئەو کارمەندانێ ئەو دکتۆرانی کە لێرە ئیشەکەن هەمویان باش ئەزان ئەو تەحلیلانی کە لێراکرێت چەند ساڵە تەحلیلمان لێ نەبڕاوە هەمووی یەکسانە نەکوی ئەگە باشترش نەبێ یەکسانە بەو کواڵیتی ئەو ئیشانی کاکەیرە دەرەوە تۆ تەحلیل ئەلێرە هەیە هەر تەح نەخۆشێک بێت ئەلێرە کە تەحلیلەکە ئەگە لە دەرەوە بیکە هیچ 100,000 تەکلیفەکە یان کەمتر تۆزە زیاترش بەعزار تەحلیلی هورمۆنە بە 25,000 30,000 ئەلێرە بە بێبەرامبەر ئەکرێت خەڵکەکە هەندێکیان ڕەنگە وایە بەعزار حەزەکات فکرێکی هەیە لێ لە خصوصی باشترێکە وەڵاهی وان نییە بە تایبەتی دەرمانمانش دەرمانی ناو خەستەخانە حکومیەکان بە شێوەیەکی گشتی ناو سنتەری شێرپەنجەی شاری کەرکووک کواڵیتێکی زۆر بەرزی هەیە ینی مقارنە ناکرێت بەوەی کە لە دەرەوە هەیە لەوەی لە دەرەوەیە نەکواڵیتی کۆنتڕۆلکراوە بە تەهریب هاتوۆتە ناوڵاتەوە لە ژێری کوشتی سیارە هاتوۆتە ژوورەوە بە شروتێکی تر ناتەندروست بە تایبەتی عیلاجە مەناعیەکان و عیلاجە بایلۆجیەکان ئەبێت تاریقی خزنی هەیە ئەبێت لە ساردێک و گەرمیەکی تایبەت بێن چەند دەرمانێکمان هەیە حتاکو کە نەقلێکی نابێ بزولێتەوە بە چەک و بەڕاست ئەمە کە بە تەهریبێتە ژوورەوە بە تایبەتی بە تاکیدی ئەو کەفائی نەماوە ئەو کاریگەری نەماوە کیشکال لەسەر نەخۆش خەڵک نەخۆشش ئەڕوات پارێکی زۆری پێدادەوە ئەزانێت ئەلێ ئەمە باشترین دەرمانە نەخێر دەرمانی سنتەری شاری کەرکووک هەموو سنتەرە حکومیەکانش نەکو بەس کەرکووک باشترین کواڵەتی هەیە ئەو جێگای دەستخۆشیە بەڕاستی و جێگای خۆشحاڵیشە ئەمە ینی ئەمە نخاڵێکی زۆر گرنگە ئەبێ خەڵکەکە تێبگات کە تۆ ئەوانی لە خستەخانە هەیە ئەوی لە خستەخانەیە باشترین کواڵەتیە زۆر باش ئەوە گوتمان ئەوە بەڕاستی جێگای خۆشحاڵیە ئەوە لەگەر بەر گرنگی بابەتەکە تۆزێک لە بابەتەکەشمان دوو کەوتینەوە بەڵام هەروەکو زانیاریەک بوو لەسەر بابەتەکە دکتۆر دێنەوە سەر حاڵەتەکەی خۆمان پرسیارێکی باوایە ئایا شێرپەنجەی مەمک لە پیاوان شەڕۆداوە خانمان بەڵێ شێرپەنجەی مەمک لە پیاوان ڕوەدا بەس بە نسبەتێکی زۆر کەم ڕەنگە ئێمە لە ساڵەکەیە مەسم بۆ نمونە لە ساڵی 2025 نزیکەی تقریبا لە کۆی 600 یعنی بە پێی ئاخر داتا کە پێش سەرکەوم وڵات بێم وڵای جەناب بێم لە بەشی ئامار لە بەشی ئەسا
تقریبا 600 کەیسمان تۆمار کردووە تازە بە شێرپەنجە هەناو شاری کەرکووک. بەڵێ لە ماوەی چەندێکە؟ لە ماوەی 6 مانگی ڕابردوو لە 6 مانگە 600تان تۆمار 600 تۆزە کەمتر باش. 500 کسور بوو ڕقەمەکەم بزەبت بەڵێ 500 و نزیکی 600 ئەگە بڵێن 600 کەیسی تازە لە هەموو جۆرەکانی شێرپەنجە. ئەمان ئەم ژمارەیە هەمووی شاری کەرکووک نییە، خەڵکی دەروەی کەرکووکشی تایە، خەڵکی شارەکان تری دەوروشتی کەرکووکی تایە وەکو شاری تکریت دیالە و باقوبە و شارۆچکەکانی بین کەرکووک و سلێمانیش. لە کۆی ئەم 600 نزیکەی 150-170 کەیسمان شێرپەنجەی بەم بکە. باش ئەگەر بەراوتی کەی تقریبان 1/3 1 لەسەر 3. ئەم ژمارەیەکە کە سێرەکەی ژمارەکە زۆر ینی بەراوتی کەی تۆ هەموو شێرپەنجەکان 2 لەسەر 3 ژمارەی توژبوانی شێرپەنجی مەملک 1 لەسەر 3. فەما ئەوە ئاگەیەنێت کە بایەخێکی زۆر گەورە ئەدرێت بە شێرپەنجی مەملک لە سەرەتا هەتاکو کۆتا و لە پێش ئەوەیش کە توش نەخۆشی کە باسی پشکنی پێشوەختەکەی. بەڵێ دکتۆر پێم بڵێ بە شێکی گشتی ئامۆژگاری تۆ یاخود پەیامی تۆ بۆ نەخۆشانی شێرپەنجە چێ و بە تایبەت ئەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک بوون؟ بەڵێ نەخۆشی شێرپەنجە بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو نەخۆشیەک سێریکەین. ناکرێت ئەمە بڵێن ئەمە حکمی ئیعدامە یان حکمی مردنە. ژیان و مردن لای خوا تەبارەک و تەعالایە. وەکو دکتۆر ئیشی چارەسەرکردنی نەخۆشیەکەیە، چاکبوونەوە و شەفا لای خوا تەبارەک و تەعالایە. ئێمە هەمومان ئەگەر بێت و موسڵمانان و غێری موسڵمانان ئێمە ئیمانمان بەم قسەی هەیە. نەخۆشی شێرپەنجە زیاتر لە حەجمی خۆی نەدەینێ بچووکشی نەکەینەوە. نەخۆشیەکە تایبەتە عیلاجەکانی تایبەتە بەڵێ بەس حکمی ئەدام نییە، حکمی مردن نییە. نەخۆشیەکە ئێمە 100 ستۆریمان هەیە، نەکو 100 هەزاران ستۆریمان هەیە کە نەخۆشەکان چاک بوونەتەوە زیاترێکن لەوانی کە گیانیانە دەستداوە بە بۆنی شێرپەنجەوە. هەڵبەت ئەتوانم بڵێم نەخۆشی شێرپەنجە ئەمڕۆ زۆر ئاسانترێکە لە زۆر نەخۆشی تر وەکو با بڵێن فەشەری گورچیلەکە یان نەخۆشی دڵ و ئەو جۆرە نەخۆشیانە. بەس ئەوەیە نەخۆشیەکە خەڵک لێ ئەترسێت. هیوام ئەوەیە کە خەڵکەکە بەو چاوە سێری نەکە نەخۆشیەکە وەکو نەخۆشیەکانی تر چارەسەری هەیە، ممکنە عیلاج بکرێت، ممکنشە شەفای تیابێ 100 ئەو خەڵکە گەڕێتەوە ناو ئایلەی خۆی و ناو ئیشوکاری خۆی. ئەبێ بە معناویاتێکی و بە بارێکی دەرونی و سایکۆلۆجیەکی بەرز مواجهەی ئەم نەخۆشیە بکرێت و لە ئاخیر شایە هیوای تەندروستی و سەحەت و سەلامەت بۆ هەموو عەزیزانی شاری کەرکووک خوازم بە تایبەتی خانمان. زۆر سپاس بۆ ئامۆژگارەکان، سپاس بۆ وەڵامەکان. بەڵێ ئەزان و خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین لە بەشی دووەمی بەرنامەکەماندا باسی کۆمەڵێک بابەتی گرنگترەکەین هەر سەبارەت بە شێرپەنجەی مەمک. دووبارە ساڵتان لەبێ ئێستان لەم بەشەی بەرنامەکەماندا لەگەڵ پزیشکێکی تر کۆمەڵێک گفتوگۆی پزیشکەکەین وەڵامی کۆمەڵێک پرسیاری گونجاوی ئێوە دەینەوە. لەم بەشیاندا باسی نیشانەکانی نەخۆشی شێرپەنجەکەین، هەروەها باسیواکەین کە خانمێک لە ماڵەوە چۆن پشکنین بۆ خۆی بکات. کۆمەڵێک قسە و باسی تر هەوڵەدەین لەم بەشەیە کە وەڵامی پرسیارە گونجاوەکانی هەموو بدەینەوە. خۆشحاڵیەوە لەم بەشیاندا دکتۆرە سوهێلمان لەگەڵە کە بەڕێزان پزیشکی سپۆری نەخۆشیەکان خوێن و گرێ شێرپەنجەکان. سڵاو دکتۆرە. سپاس بۆ کاتەکەت. خۆتانیش بەخێر بێن. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆرە تۆ پێم بڵێ لەگەڵ دکتۆر نیاز باس شێرپەنجەمان کرد، هەندێک حاڵەتی شێرپەنجەوان باس کرد. تۆ پێم بڵێ شێرپەنجە خۆی چییە و نەخۆشی شێرپەنجە چییە؟ بەڵێ شێرپەنجە تێکچوونە لە سیستمی دابشکردنی خانەکانی جەستەیە. وەکو خۆمانەزانین لەشی مرۆڤ پێک هاتووە لە چەنەها خانە. ڕۆژانە ئەم خانە بە بەردەوامی دابش ئەبن، دابشکردنەکانیان بە ڕێگایەکی ئاسایی و نۆرماڵە. واتە هەر خانەیەکە بێ بە دوو ئەبێ بە چوار ئەبێ بە هەشت بەم شێوەیە. ئەگەر ئەمە هەڵەیەکی تێدا دروست بێت، دابشکردنی خانەکان بە ڕێگایەکی نائاسایی تێئەپەڕێ. لەم حاڵەتە بەرگری سیستمی بەرگری لەشمان
هەنێ جار ئەتوانێت کۆنتترۆلی ئەم وەزع بکات ئەگەر کۆنتترۆل نەکرێ ئەم خانانە بەڕێگایەکی نائاسایی و هەڵا زیاد ئەبن و لە نەفس کاتە ئەبێتە دروستکردنی وەکو گرێ یان لوویەک ئەوە پێڵین شێرپەنجە. زۆر باشە دکتۆرە ئێمە باسەکەمان شێرپەنجەی مەمکە پێم بڵێ نیشانە سەرەتایەکانی نەخۆشی شێرپەنجەی مەمک چیە خانمێک چۆن بزانێت کە تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک بۆ بڵێ؟ بەڵێ گرنگترین نیشانە کە دەرئەچێت عادەتەن گرەیە. ئەو گرەیە ڕەنگە کەسەکە هەستی پێ بکایان لە ممکی یان لە بنباڵی. زۆری گرێەکانی شێرپەنجە با بڵێن کە بنەوەی لە هەموو جێگایەک معڕەزە دەربچێت لێرە لە بنباڵ لە پشتی گۆی مەمک لە هەموو جێگایەک دەرئەچێت. ئەو گرەیە کە هەستی پێیەکە عادەتەن ڕقە ناجوولێ لە ژێردەسی. زۆری گرێکان ئازاریان نییە بەڵام هەیشە ئازاری هەیە. غەیری ئەوە ئەعرازی تر هەنێ جار گۆی مەمک ئەچێتە ژوورەوە هەنێ جار سووربوونەوە هەیە ئەوسانن هەیە لە دەوروبەری هەنێ جار قەبارەی مەمک ئەگۆڕێت حەجمەکەی دانە بۆ دانە زۆری گرنگترین نیشانەکان ئەمانەیە. زۆر باشە دکتۆرە سەرێکی تر هەیە خانمان لە چ تەمەنێکە پێویستە پشکنینی شێرپەنجە بۆ شێرپەنجەی مەمک بۆ خۆیان بکەن؟ بەڵێ عالەمیەن تەمەنی سەرووی چل ئەبێ هەموو ئافرەتێک پشکنین بۆ خۆی بکەن پشکنینەکە پێک هاتووە لە سێ جۆر یەکەمیان لە ماڵەوە خۆی بۆ خۆی ئەیکا دووەمیان دێتە لای دکتۆری پسپۆر کە دێتە لای ئێمە ئەو کاتە پشکنینی بۆ ئۆکەین سۆنەری بۆ ئۆکەین پێویستکە مامۆگرامی بۆ ئۆکەین ئەمانە شێوازی پشکنینە بەڵام ئەو کەسانەی کەوا تاریخی عائیلیان هەیە لە عائیلە هەیەە ئەوە عادەتەن زووتر دەسی پێ ئەەکەین ڕەنگە لە تەمەنی 35 زووتر بە گۆرەی ئەو کەسەی کە توش بووە یەکەم کەس لە عائیلەکەی. زۆر باشە دکتۆرە ئێوە زۆر جار باسی ئەوەکەن کە پێویستە خانمەکان لە ماڵەوە لە پێش ئاوێنە بێ هەر شێوازێکی تر بێ پشکنینی شێرپەنجەی مەمک بۆ خۆیان بکەن. پێم بڵێ ئێستا خانمێک لە ماڵەوە چۆن ینی ئەو پشکنینە بۆ خۆی ئەنجام بدات؟ بەڵێ یەکەم شێواز ئەوەیە خۆی ڕائەوەستێت لە بەردەم ئاوێنە بڵین بەس بە سێرکردن سەیری هەر دوولای ئەکات بزانێ قەبارەکەی حەجمەکەی وەکو یەکە شکلیان وەکو یەکە هیچ شتێک ظاهری بە چاو ئەبینرێ وەکو گرەیە وەکو سووربوونەوە یەک وەکو شتێک ئەوانە بە چاو سەیری ئەەکە دوایەوە خۆی دێتە پێشەوە نەختێ خۆی دێتە پێشەوە سەیرەکات بزانە دابەزینەکەی هەردوو لا وەکو یەکە چونکە هەنێ جار بازەگرەیەکمان هەیە وەکو وتمان گرێکانی شێرپەنجە زۆری لە ژێر دەسا ناجوڵێ فجاری وا هەیە گەر ئەو گرەیە هەبێ ئەو گرێەوە ئەکایەکی لە مەمکەکان ڕائکێشێ بۆ سەرەوە فکە خۆی نزمە بێتەوە ئەچەمێتەوە کەمێ هەستەکایەکێکی لە سینگی ڕاکێشراوە ئەمانە هەمووی بە چاو سەیری ئەکات هەمووی چەند دقەیەکیش نابات. دووەمین شت دێ بەدەست دیسانەوە لە بەردەمی ئاوێنە سەیرەکات طبعاً بەدەستی ڕاست لای چەپ فەحسەکەین بەدەستی چەپ لای ڕاست فەحسەکەین دەسی پێ ئەەکەین بە حرەکەیەکی دائیری ئەتوانین لە دەرەوە دەسی پێ بکەین لە دەرەوە بەم شێوەیە دەست ئەەکەین بە فەحسکردن ئێوە شێواش دەینە ژوورەوە طبعاً لە دەرەوە دەسی پێ ئەەکەین تا دەینە ژوورەوە کە گەڕە نزیکی گۆی مەمک بووینەوە زەختێکی کەمی لێ ئەەکەین بۆ ئەوەی بزانین ئەگەر هیچ ئیفرازاتێک وەکو بڵین وەکو ئاوێک شتێک دەربچێت یان وەکو خوێن ئەو کاتە ملاحەزای ئەوە ئەکەین دوایەوەی کە سینگی تەواو کرد زۆر زەرورە بنباڵیشی فەحسکات چونکە ئێمە وتمان هەنێ جار نەخۆشەکە بۆمان دەوێت گرەی هەیە لە بنباڵی هەستی پێ ناکە لە سینگی ئەو کاتە لە بنباڵیشی ئەینە فەحسەکات بەدەستی خۆی دوای ئەوەی کە لای ڕاستی تەواو کرد ئەچێتە لای چەپ بە هەمووی چەند دقەیەکە خایێنێ هەستی بە شتێک کرد طبعاً سەردانی دکتۆرەکە هەستی نەکرد مانگانە ئەبێ ئەوە دووبارەکات مانگانە بەڵێ بۆ نمونە لە دوای سۆڕی مانگانە یاخود باشتر وایە کە لە سووری مانگانە پاک ئەبێتەوە بەڵێ ئەو کاتە ئەیکات سەر حاڵەتەکە زۆر باش لە چ تەمەنێکە خانمان زیاتر تووشی شێرپەنجەی مەمکە بن بۆ نمونە حاڵەتێکە بووە نێوجوانێک لە تەمەنی 15 ساڵی یاخود مناڵێک تووشی شێرپەنجەی مەمک بوو بێ زیاتر لە تەمەنی 50 ساڵ بەسەرەوە توش بوون بەم نەخۆشیە هەیە و لەگەڵ عمرە احتیمالی دەرچوونی ئەم نەخۆشیە زیاترە بەڵام بەڵێ ئێمە وەکو خۆمان لە کەرکووک لە سنتەرەکەی خۆمان زۆر لەوە مناڵتریش ئەبینین زۆری کەیسەکانمان لە تەمەنی 40 ساڵە سیمان هەیە بیستەکانمان هەیە من خۆم کەیسم هەبووە 18 ساڵ بووە بەڵێ دواتر چاک بۆتەوە دکتۆرە بەڵێ باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە پشکنینی پێشوەختە بۆ شێرپەنجەی مەمک تا چەندێک گرینگە چکە هەمیشە ئێوە ئاماژە بەوادن چەندێک زووتر گرێ شێرپەنجەیەکانی مەمک دەستنیشان بکرێ ئەوە زووتر چاکە بێ ئەو گرنگی ئەو پشکنینە لە چیایە؟
زۆر گرنگە چونکە زۆر حاڵەت ئێمە لە بیدایەوە کەشفی ئەکەین لە قۆناغە سەرەتایەکان چەندێ لە ئەوڵەوە ئەم نەخۆشیە بدۆزینەوە ئەگەری چاکبوونەوەی زیاترە ئەگەری بەکارهێنانی چارەسەرەکانیشی کەمترە ئێمە وەکو خۆمان لێرە لە کەرکووک لە سنتەری ئەوڕامەکەمان ئێستاکە عیادەتی سەدیمان هەیە للکەشف المبەکر عن سەرەتان الثدی ڕۆژانە نەخۆش هەیە با بڵین نەخۆش نین ئافرەتن دێن سەردانمانەکەن و چەند حاڵەتێک بەڵێ دۆزیوانەتەوە هەر بۆ سەردانی ئاعتیادی هاتوونە و ئەم پشکنینە سەرەتاییە دۆزیوانەتەوە کە گرێیان هەیە و بە خۆشحاڵیەوە لە قۆناغێکی زۆر سەرەتایی بووە و ئەگەری چانگبوونەوەیان زۆر بووە. زۆر باشە دیتۆرە ئێستا خانمێک ئەتوانێت یەکسەر بێ بۆ لای ئێوە بڵێم بەس ئەمەوێت پشکنین بکەم؟ بەڵێ ینی ئاسایی بەڵێ بۆ عیادەتی سەدی دێت ئەڵێ من هاتوومە بۆ بەس پشکنینی سەرەتایی لەوێ چەند دکتۆرێکمان هەیە بەو بوارە ئەو شتانەکەن. باشە دیتۆرە پرسیارێکی ترێ ئایا هەموو گرەیەک کە هەستی پێکرێ لە مەمکە بۆن مەرجە ئیلا گرێ شێرپەنجەی؟ نا خۆی زۆر کەس ئەترسێت کە گرەیەکی ئەبێت ئێمە ئەوە کێشەمانە جارێ بەڕاستی خەڵک نەگەشتۆتە ئەو هۆشیاریە کە هەر هەست بک بە گرەیەک و یەکسەر بێت لەبەرەوە زۆریان ترسی ئەوەیان هەیە کە بێن بۆ لای ئێمە یەکسەر پێیان بڵین تۆ نەخۆشی خراپت هەیە یان نەخۆشی شێرپێنجەت هەیە بەڵام نە ئێمە لە هەموو گرێکانی مەمک ئەگەر لە سەتا حیسابی بکەن تەنها 10 بۆ 20 لە سەتایە ئەگەری هەیە کە ئەمە نەخۆشی شێرپەنجە بێ کەواتە ئێمە بەرامبەر 90 بۆ 80 بۆ 90 حاڵەتی طبیعیمان هەیە 10 بۆ 20 خراپ دەرەچێ بەڵام لەگەڵ ئەوەی شایە زۆر نەخۆش ئەترسن لەو شتە فەسەیرەکەی ئێمە هەنێ جار کە لە قۆناغێکی پێشکەوتوو دێن هۆیەکەی ئەوەیە ئەڵێ چەند ساڵێ من هەستم کردووە بەسترساوم کە بێم ئێوە بڵێن نا ئەمە مەسەلەن پاک نییە بەس وەکو ئەڵێم نا هەموو گرێ معنای ئەوە نییە پاک نەبێ و زۆر حاڵەتیشمان هەیە گرەیەکی ئاساییە و متابعەکەین ویچی تری ناوی. زۆر باشە دکتۆر بابەتی شیرپێدانی سروشتی ئەمە زۆر جا پرسیارەکرێ ئایا شیرپێدانی سروشتی بە منداڵ بۆ نمونە ئەبێتە هۆی کەمکردنەوەی گرێ شێرپەنجەیەکان لە مەمکە؟ بەڵێ ئەگەر بگەڕینەوە سەری ئەو ترایەڵانە و ئەو دیراساتانەی کەوا کراوە عالەمیەن ئەو دایکەی کەوا شیر ئەدا بە کۆرپەکەی ئەگەری توشبوونی بە شێرپەنجە کەمە تقریباً لە 104 کەمی ئەکاتەوە و ئەم نسبەیە زیاد ئەکا بە ماوەی شیردان بۆ نمونە ئەگەر یەکێ بە کۆرپەکەی 2 ساڵ شیر بدا ئەگەری توشبوونی کەمترە لەوەی کە 6 مانگ یان ساڵێ شیر ئەدا بە مناڵەکەی ئەمە شەگەڕێتەوە زیاتر هۆکارەکەی بۆ ئەوەی کە ئەو فترەی ئەو دایکە شیر ئەدا بە مناڵەکەی با بڵین بەرکەوتنی بە هۆرمۆنی ئیسترۆجین کەمترە بێت کە هۆکاری سەرەکیە بۆ ئەم نەخۆشیە. بۆ نەکە خانمێک سەری ئەماکە سپاس بەخوا نەخۆش نییە بۆن بەڵام لەوانەیە دایکی یاخود خوشکی دایکی لە خێزانەکەی گرەی شێرپەنجەی مەمکیان هەیە ئەم خاتونە چۆن ئاگای لە خۆی بێ ئایا ئەو وەکو کەسێکی ئاساییە پشکینەکانی یاخود پێویستە زۆرتر پشکین بکەن؟ بەڵێ ئێمە با بڵین وەکو ویراسی ئەگەری ویراسی لەم نەخۆشیە دیسانەوە کەمە تقریباً لە 105 بۆ دەیە ئەو کەسەی کەوا لە کەسی نزیکی هەیە بۆ نمونە با بڵین دایکێتی خوشکێتی دەرەجەیە کە دەرەجە دووە ئەمانە بەڵێ پشکنینەکەیان بە هەمان شێوازە بێ بەڵام لە تەمەنێکی زووتر بۆ نمونە ئێمە وتمان ئەوەکانی تر سەروی چل دەسی پێ ئەەکەین ئەمە نا ئەمە ئەبێ بزانین دایکەکە یان خوشکەکە لە تەمەنی چەند توش بوونە ئەمەی تریان تقریباً 5 بۆ 10 ساڵ پێشتر دەسی پێ ئەەکەین بۆ پشکنینەکەی زووتر دەست بە پشکنینەکەین بەڵام هەمان ڕێگایە ئاینەن خۆی بۆ خۆی ئەیکا و هەستی بە شتێک کرد دێتەوە بۆ لای ئێمە بۆ شتەکانی تری بۆ بکەین. باشە دیکتۆرە پێم بڵێ ئێستا خانمان و پیاوانش چی بکەن بۆ ئەوەی کە لە گرێ شێرپەنجەیەکانی مەمک دوور بن یاخود تۆکو پزیشکێک ئامۆژگاری تۆ چییە بۆ خەڵک؟ بەڵێ ئێمە پێش هەموو شتێک وەکو هۆکار بۆ ئەم نەخۆشیە هۆکارێکمان نییە بڵین لە 100% ئەوەی ئەم شتەی هەبێت توش بەم نەخۆشیە ئەبێ بەڵام لە بەرامبەر مجموعە شتمان هەیە پێڵێن ڕسک فاکتەر ئەم ڕسک فاکتەرە ئەگەر لە کەسێکا هەبێ ئەگەری توشبوون زۆر ئەبێ بەم نەخۆشیە بۆ نمونە شێوازی ژیان زۆر مهمە ئێمە شێوازی ژیانمان جوان بێ بۆ نمونە کاتی خەومان ڕێک بێ خواردنی هەوڵ بدەین خواردنی ڕیشاڵ و خواردنی با بڵین ئەنتی ئۆکسیدەنت ئەمانە زۆر بێت لە ڕۆژانەمان دوور بینەوە لە خواردنی فاستفوتی دەرەوە یا خواردنی زۆر چەور لە جگەرەکێشان لە ئەلکۆهۆل خواردنەوە ژیانێک بتوانین ڕۆژانە وەرزشی تیا بێت
ئەمانە وەکو بڵێن ڕێگیرێکە بۆ ئەوەی کە ئەگەری ئەم ڕسک فاکتەرانە کەمکەینەوە بە بەرامبەر بە تەکید وشیارکردن زۆر گرنگە. مهمترین شت ئەوەیە کە وەکو وتمان پشکنینی سەرەتایی هەموو کەسێک بۆ خۆی بیکە بەڕێی من ئەوە باشترین شتە، چونکە ئەو کاتەکە هەست بەگرێکە ئەکە ئەتوانین هەر لە بیدایەوە ئێمە چارەسەری بکەین. زۆر باشە دکتۆرە. ئەی کەسانێک هەیە بۆ ئێستا خانمێک تووشی گرێ شەرپەنجەی مەمک بووە، ئامۆژگاری تۆ بۆ خانمە چییە؟ یاخود هەندێکیان هەیە بەڕاستی نەشتەرگەریشیان کردووە، هەندێک هەیە نێشیان کردووە، قسەی تۆ بۆ ئەوان چییە؟ ئەگەر تەشخیص کراوە کە ئەمە شێرپەنجەی هەیە پێویستە ئیتر خۆی تاخیر نەکات، سەردانی پسپۆری پزیشکی ئەوڕام بکات، لەبەرەوە ئێمە هەموو شتەکانی بۆ ئەکەین فحوساتەکان بۆی بزانین بزەبت قۆناغی نەخۆشیەکەی چەنە. طبعاً قۆناغی 1 لە 2 باشترە، 2 لە 3 لە 4 باشترە و ئەگەری چاکبوونەوە لە قۆناغە سەرەتایەکان ئەگاتە 98-99 لە سەتایە. ڕێگای چارەسەرەکان جیاوازن، وەکو خۆتوتت نیشتەرگەریمان هەیە، کیمیاویمان هەیە، تیشکمان هەیە. ئێستا بە خۆشحاڵانەوە عیلاجی زۆر تازە دەرچووە. ئێمە الحەمدولله لێرەش هەمانە وەکو عیلاجی مەناعی، بایۆلۆجی، ئەمە عیلاجانە هەمووی تازەیە هاتۆتە ئەم بوارەوە. ئەمانە هەمووی واکە ئەگەری چارەسەر بۆ ئەم نەخۆشیە زۆرە ئێستا وەکو جاران نییە. فبۆیە من دائیمەن ئەڵێم بە نەخۆش ئەگەر هەستان کرد هەر لە بیدایەوە کە هەستت کرد گرەیەکی نەئاساییت هەیە وەرە مەترسە، چونکە ئەگەری چاکبوونەوە زۆرە ئێستا. دەستخۆش دکتۆرەجان، سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئێوەمایەوە ئامۆژگارەکان. بەڵێ عەزیزان و خۆشەویستان، تەواوی بەرنامەی ساڕژمان پێشکەشتان کرد، هەوڵماندا وەڵامی ئەو پرسیارە تەندروستانەی ئێوە بدەینەوە تا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن. زۆر سپاس بۆ دکتۆرە سوێریش کە پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن و گرێ شێرپەنجەیەکان.